سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆشتان لێبێ. ئەم جارە هاتووینەتە دەڤەری سۆران لە قەزای سۆران کۆمەڵێک کاسبکار کێشیان هەیە. چەند ڕۆژێکە پەیوەندیمان پێوە دەکەن دەڵێن کاکە فریامان کەوین. ئێمە کۆمەڵێک کاسبکارین، خاوەن لۆری، تراکتۆر، ئەوانەی چیمەنتۆ بلۆک دەفرۆشن، دەڵێن ڕێگا نادەن ئیش بکەین. هۆکارەکە چییە؟ ئیدارەی قەزای سۆران دەڵێ نامانەوێت تەجاوز دروست بێت. تەجاوزێکی زۆر لەو منتیقەیە هەیە، دەمانەوێت کۆنتترۆلی ئەو تەجاوزە بکەین و هۆکاری دروستبوونی تەجاوزەکانیش ئەم شوێنانەیە کە چیمەنتۆ دەبن، بلۆک دەبن، شیش دەبن، لە کۆتادا تەجاوز زۆر دەبێت. با بزانم کێشەی ئەم کاسبکارانە بزەبت چییە؟ کاکە پێم بڵێ تۆ باست لەوە کرد کێشەتان هەیە و هەمووتان بێکارن. بۆ بێکارن؟ سەرەتا بە خراپنی کەناڵەکەی 24 دەکەم، دەستخۆشی لێکەم. ئێمە لێرانە مەجموعە خەڵکەشین، خەڵکی کاسب کە لێرانە سەرۆکاتی شارەوانی سۆران هەستایە، لێرە بازگەی دانایە بە ناوی ئەوەی کە زێدەڕۆی نەکرێت لە قەزای سۆران، بەڵام بەعەکسەوە کە ئەو بازگە داندرایە زیاتر زێدەڕۆیی ئەکرێتن. تەجاوز بەردەوامە بەردەوامە، ینی ئێستا زیاتر بەردەوامە جەماعەت بەردەوامە، یعنی زۆر زیاتر تەجاوز ئەکرێت کە ئەو سێتەرە لێدانرایە لەمەیان زۆر تون کردیە کە کابرادێ کوڕە شەهیدە لێرە تەنەکتەرە قومەشی لازمە لێ ناگەڕێن دەبی ئیلا بچی وەرەقەی شارەوانی بینیتن. باشە یەک دقە با لە یەکتر تێبگەین. تۆ دەڵێ تەجاوز بەردەوامە، ڕێگا بەمەش نادرێت کەسابەتی بکەین. ئەدی باشە برە ئەو بلۆک و قوم و چیمەنتۆیە لە چێ دێ؟ هەمووی بە بازگەکان دادێتن، هەمووی بە زەبری پارە، بەڵێ لە دەرەوەی سۆران هەمووش بازگە دانرایە بە زەبری پارە داخل دەکرێت. ئەمە قسەیەکی گەورەیە. تۆ بەڵگەت هەیە ئێستا مەسەلەی بازگا بچێت بە پارە بدرێت چۆن شتوا دەبێت؟ بەڵێ ئێستا بەڵگا هەیە، وەرە عەز دەکەی راپۆرتی لەسەر بکە. ئێستا خانی زۆر ئەکرێ، هەر خانی پارەی زۆریشان لێ وەرگیرا مەبلە بەقەشی زۆر هیچ دینارەکیش ناستۆ خەزانەی حکومەتی لێرانە لەمەتون کرا لە وڵای ئازادی ئیش ئەکرێت. لە چێ دێتن؟ ئەوانە هەموو لە دەوروبەری سۆران دێتن، یعنی لە چ شوێنێک دێت؟ لە دێلی زیان دێت و لە منتیقەی باڵەکایەتی دێت و لە ڕوانزێ دێتن. باشە تۆ چ کاری دەکەیت؟ کەسابەتی چییە؟ ئەمە ساک تەرەکتەرم. ساق تەرەکتەر. ئیشت نەماوە؟ ناوەڵای بێ ئیشم، بەڵ وەزعیشن لەو پەڕی خراپیە. لەو خراپیە. باشە ئەو کاکە ئیدارە ئێرە دەڵێ کاکە نامانێت تەجاوز بکرێت. ئەنگۆ دەچن لەسەر بلۆک لەسەر خانووی تەجاوز دادن. بە پێنج عارەبانەی دەستی تەجاوز دەکرێ مامۆستا. پێنج عارەبانەی دەستی تەجاوز دەکرێ. باشە هەر لێرە قانونەکە جێبەجێ دەبێت یا لە شوێن کە جیاوازی هەیە؟ ئەمن ئەزانم ئەمن ئاگام لێ لە ڕوانزێ احتیادیە بە قلابەیە با بلوچی ڕووەکە زیخیە بە هەموو شتێ بە لێرە پێنج عارەبانەی دەستی ئیزن نادەن، یعنی فەرقی ئێرە و ڕوانزێت. ئێستا ئەوە شارەوانیە، نقطەی شارەوانیە. بەری لێ ناگەڕێن. لێ ناگەڕێن. تۆ چیش دەکەیت؟ ئەمە ساک تەنەکتەرم. ئەتو ساختەنە؟ بەڵێ. ئەتو چیش؟ ئەتو تۆ من ساحب گەراجی. ساحب گەراجی. باشە بەڕاستی قوم و چەگر و شت لە دەرەوەی سۆران داخل دەبێت؟ داخل دەبی. پارە داخل دەبی. ئێستا ئەوانە هەر هەمووتان بێئیشن؟ چەند دەبی بێکارن؟ وڵات تقریبا 6 سال ئەو هەیە. باشە کاکە لەم وڵاتە قایم قام تازە دەست بەکار بووە، خوێنی گەرمە دەیەوێت خزمەت بکە، نەچوونەتە لای؟ چوونە لە دەرێ ئەو ئیشی تەجاوز دەکەن و ڕۆی پێ نادێش بکەن. ئەو بەخۆ بە پارە ئیشیەکەن دێنێ قەیماکە. باشە حاجی چ بەڵگە هەیەەوە دەڵێن بە پارە ئیش دەکەن؟ ئەدێ بە پارە نەبی لۆ بە قەلاباڕێن و ئەمەش لێرە چ نابین و بەسەرە مەشدان. باشە لە چ شوێنێک تەجاوز زۆر دەکرێت لە سۆران؟ وەڵڵاهی لە هەموو جێگەی. لە هەموو جێگایەک بڵێ. لە هەموو جێگایەک بڵێ. باشە ئێوە دەڵێن کاکە بەس ڕێگەمان پێ بدەن کەسابەتی بکەین، وانە؟ کامەران لە هیچ جێگایەک بڕۆ بزانێت لە هیچ گەلاجێک سەیتەڕەدانرایە. بەس ئێوەیە بەس لێرانە لە حوزی سۆران ئەو سێتەڕێدانرایە لێرانە خەڵکیان ئەم سەیتەرێ نەمینێ ئەو سێتەڕێ نەمیلێتن، بەڵام ئەگەر ئەمەش دەگە قانون و نظامی داینها لە هیچ جێگاکن ببینی باغڕامەمانکەن، بەڵام نەبوات و 50 بلوکت پێ بێتن تەشەبوز بکەی، نیو تەلەکتۆر قومت پێ بێت تەشەبوز بکەی، یان کابراایك ئەرێتن 5 عارەبانم پێوێتن ئەلێرانە ئەتوو بسی تەشەبوسیان پێ بکەی هەتاوەکو لۆریزن. یعنی تا باشە لە سۆران تەجاوز زۆرە؟ خانی تەجاوز؟ هەرێ وەڵڵاهی زۆرە. تاپۆ کەمە؟ هەرێ وەڵڵا هەمووی تەجاوز. حکومەت بۆ خۆی دەزانێت. باشە چەند کەس دێرە بێکار بووە؟ یعنی ژمارەکە ئەمە هەموو چەند یعنی 100 کەس چەند؟ 300 نەفەر زیاتر. 300 نەفەر. بەڵێ. باشە ئێوە دەڵێن تکا دەکەین هاوشێوەی شوێنەکانی دیکە ئازاد بی. ئازاد بن. بەڵێ ئەو کابینە لێرە ڕوان زووە و نوعجانە لێ بینەمەش لێرە ئەوە نبینێ و ئەگەر نا با قەدەغە بۆ هەموو لایەک بی ناکرێت چەگر بات. باش ئەمە کۆمەڵی کاسبە وەکو خۆیان باسی لێەوە دەکەن 300-400 کەس دەبن
لێرە ئەوەیان هەیە شوێنی فرۆشتنی شیش و چیمەنتۆ تراکتۆریان هەیە مەوادی چیمە چوزانم هەموو شتێکیان هەیە کێشەی ئەوان چییە؟ ینی بۆ جەنابی قایم قام کە کەمێکی دیکە ئێمە دەچینە لای گفتگۆی لەگەڵ دەکەین ئێمە ڕناوەستین ئەمە کێشەی کۆمەڵێک خەڵکە کەسابەتیان وەستاوە خەڵکی فەقیرن خەڵکی ئەژان ڕۆژانە چەندە کاکە تو؟ وەڵا 5,000 باش ئەمە خەڵکی کاسم و فەقیرە 5,000 هەیە ئیشت نەماوە؟ باش وەستانی ڕزقی ئەو کەسە ینی دەبێت چارەسەریان بۆ بکرێ ئێمە لەگەڵ قایم قام قسە دەکەین لەگەڵ سەرۆکی شارەوانی قسە دەکەین با بزانین ئەو ئیجراعاتانەی لەگەڵ وانە کراوە وای کردووە تەجاوز بوەستی وای کردو تەجاوزی شەر بەردەوامە هەوڵ دەدەین عمرم هەفتا 2 ساڵە ئەوە تەرەنتەر ماوێ ئەگە لە بێشی یەک معاشم ماشت ئەرێ وەڵا ئەگە بە چەند ڕۆژە بێئیشی چەند ماوەیە بێئیشی وەڵای لە هەفتێ 10,000 20,000 ئەوە دێت شارەوانی قەزای سۆران دەڵێ کاکە تەجاوزێکی زۆر لەم شارە دەکرێت ئێمە مەبەستمانەوە نییە ڕسقی خەڵک ببڕی مەبەستمانەوەی تەجاوز ڕابگیرێ دەڵێت چەندی ڕێگا و شوێنمان گرتۆتە بەر وەکو دەبینین ئەمە کۆمەڵێک ڕێو شوێنە شارەوانی سۆران لیژنەی ڕێپێدانی بیناسازی کاوە نەجیم عەبدوڵڵا سەرۆکی شارەوانی تەوقیعی کردووە کە ئەمە دەبێ بار ببردرێ بۆ کەسێکە لە سۆران کار دەکات واتە هەر کەسێکە لەم شارە بینا دروست بکات دەبێت لە ڕێ ئەم وەسڵانەوە لێرەش دوو پۆلیس دانراون هەر بارێک کە دەڕوە بارەکان پشکنینی بۆ دەکرێت وەستە کامێرەشی لێ ینی پۆلیسەکانی چاودێری دەکەن ئەدیکۆی چۆ چاودێریەکەن ئێستا یەک هەربانی بارکەی لەوەی کازمەکە ئەزانی ئیشارەوانی کاوە دەزانین ئەزانی داخۆی هەربانە مواد لەو تەرەنتەرەیە بارکرای یان لەو پیکابەیە بارکرای ئەمە کارێکی باش نییە نەوەڵە کارێکی باش نییە ئێستا من لە سبیانی وهاتیمە لێرە تەرەنتەرم ڕاگرتیا یەک نەرمیش نەکردیەوە ئیشت نەکرد ناوەڵە ساعت 9 نەفەریشم لەماری کاکە 9 من دارمێی تەجاوز زەعیف نەبووە تەجاوز ئەخە بەس من زەعیف بووە کو نانە تەجاوز ئیشە ینی بیناکردنی تەجاوز نا زەعیف نەبووە هیچ هەر بەردەوامە باش ئەتو دەڵێ کاکە ئەو وەسڵانەش واستەی دەوێت ئەو وەرەقەت دیت ئێستا مەسەلەن لێرە لۆ گەڕەج قەندیل لە نووسرا ڕاستە ڕوالۆ سەر و چاوی ڕۆ ینی لێرە سایقەلابێ مامەڵی بە وەرەقێکە ئەکردەوە مەسەلەن قەلابیەوە گەڕەکەکە چێن دەرەیەوە ئەوە گەڕەکی نەورۆز گەڕەکی نەورۆز نییە ئێستا ڕاست مەسەلەن لەگە دوو قەلام نووسابی قەلابەچی یەک تەرەنتەری نەبردیا تەرەنتەرش تێمەیە دێ عینی ئەفرۆشتۆ ئارێ لۆ گەڕەچ تیجارەتی پێکا ڕاستۆ سەر و چاویەوە مەسەلەن لۆ جیانە بە ینی ئێستا باری هەیە وەرەقانە زۆر ئێستا ئەمی باری هەیە باری هەیە وەرەقەی نییە کابراایتێک ڕاست مەسەلەن پێویستە کاچی وەرەقەی لێ کردۆری وەرەقەتەیە ئەو وەسڵەتەیە ڕاست لێ کردو باری پێ بە ئەوە چێشەکانی شارەوانی نەبووتەوە کاری بنەبڕکردنی دیاردەی دروستکردنی تەجاوز لەسەر ملکی گشتی ساحب گەرازێ لێرە وەرەقەیە فرۆشتۆ نەبوویت تەجاوز هەر بەردەوام بەردەوامە تەجاوز بڕۆ 2000 خانی لەو قەزا سوورایی دروستەکرد ئێستا تەجاوز هەروەڵای بە تەجاوز ئۆتەها خان لێرە دروستکرای سێلاشی شورتەنە 1 2 3 ئەدی مەوادەکان مەوادەکە تەبی بەلەدیە بینی بەلەدیەتەی بینی خۆ من ناتوانین بینی یەکێکە لە هاوڵاتیان گرفتێکی هەیە دەڵێ کاکە وەرە من کێشەی کارەبام هەیە بە قانونی کارەبام ڕاکێشاوە ئەم چوزانم دوکانە بچکۆڵەیەم داناوە بۆ شتێک بفرۆشم کارەبات هاتۆتەوە چەند هاتۆتەوە وەڵا 16,750 زۆرە پێت گەلک زۆرە لەبەرەوەی زۆربەی شوێنەکان بێ ساعتن و بێ قانونی و من بە قانون وشەکەم کردە ئەوە تەماشای کە ساعتم داناوە پێم نادرێت لەبەرە من بەسکێک کوبیسی دەفرۆشم سۆپەرمارکێتێک ناو بازار ڕۆژە بە تا 5 ملیۆنی دەفرۆشی من بە 20,000 دەفرۆشم مانجە 30,000 بۆ من دێتەوە 30,000 بۆی دێتەوە ماخۆڵ نییە دەکەن لێرە بەڵێ خۆت و کوڕەکە ئەرە بەخوا بەس کوڕەکەم ئەم ئەرەسی شەوێشم بەس گلۆپەچ ینی ئێوە ئێستاکە چیتانەیە کێک و بەلا بەس کێک و بێ ئەزەکەی تەماشا باشە ئەمەش گرفتێکی دیکەی هاوڵاتیانە باشە ئەمە گرفتێک تەوە پەیامەکەت گەیشت ئەمە گرفتێکی بەشێک لە هاوڵاتیان تەمانەمە نوێنەراتی بەشێک لەو کاسبکارانەی دەکات کە دەخلیان کەمە دوکانێکی بچووک چەند ینی 2 متر بە 2 متر کۆمەڵە کێک و بیرسی داناوە دەڵێ کاکە 61,000 دینار کارەبان بۆ هاتۆتەوە پارەکە بە پارەی تیجاری ینی حسابی بازرگانی بۆ دەکرێت هۆتێلی بۆ دەکرێت کارگەیەکی بۆ دەکرێت دەڵێ پێویستە
ڕەچاوی ئەو بژێوی ژیانی خەڵکی هەژار بکەن کە دوکانیان بچووکە کارەبایەکەیان لە بازرگانیەوە ببێتە کارەبای ماڵان. ئەمە کۆڵانی یەکێک لەو گەڕەکانەیە کە ینی گەڕەکێکە پێشتر دروست کراوە بە شێوەی تەجاوز وەکو دەبینن ینی شەقامی نییە ڕەسیفی نییە ئاوەکان لە بەردەم ماڵەکان دەڕوە دیارە ئەم گەڕەکە بە شێو لە شێوەکان تەمەنی چیە هەندێکی نوێ هەندێک خان و کۆنەوە چەند ساڵ دەبێ ئەم گەڕەکە؟ والله 42 ساڵە 14 ساڵە باشە ئەو بڕیاری دەرچوو کە تاپۆ بکرێ پێت باش بوو بڕیارەکە؟ یاری وڵا بڕیارێکی باشترێ وڵا بۆ حرەمەی تاپۆ بکری باش معاملاتت دەست پێ کرد؟ ناوەڵای ئێستا دەست پێ نەکردی پارە نییە لەبەرەوەی لەبەرەوەی ئاریوە باشە چەند ساڵە تۆ لێرە دانیشتووی؟ والله 14 ساڵە 14 ساڵە باشە تەمەشا دەکەمێ ئەگەر ببینی ستونەکان عامود هاتۆتە دەرەوە کۆڵانەکە بەم شێوەیە ئەوە هاتە دەرێ ئەوە چیتە ژۆرێ ئەوە جوانە دیمەنە چی جوانە؟ والله زایوە حالمەی فەقیرە هەری هەرە لێیان ڕێکەتیە هەروهالە باشە ئەدیەوە بێزارتان ناکەوت چڵکاوە؟ بەرێ وڵا بێزارە بێزار بەرێ وڵا گەلۆن خیر کرابایە و لۆن چاکرابایە باش باشە تۆ پێم بڵێ تەجاوز هەر بەردەوامە لە هەر بەردەوامە ئێستا تەجاوز وەرە بمە پێشان دەدەم بە کامێرە لێ بگرا ئێستا 20 خانی دروست دەکەێت ئێستا هیچ لێ پرسیینەوەی نییە بە بۆچوونی تۆ دروستکردنی خان و بەم بە دیزین بکرێ باشە بە ماستەر پلان بیان بەم شێوەیە ئەمە لە قازانجی هاوڵاتیە؟ نەوە لە قازانجی هاوڵاتی بەس هاوڵاتی چی بکرا کە فەقیرە اون پێشمەرگەیە هیچی نییە مەعاشی هەیە مەعاشەکەی چ بکەیت ناتوانێت عادەی تاپۆ بکڕیت باشە ئێستا ئاردی تەجاوز بە چەندەوە ئی تاپۆ بە چەندە؟ وەڵی ئی تاپۆ لە بەتا سلفتری دەڕوە ئی تەجاوزی دەکرێت 50 وەرەقی 50 وەرەق ئارێوەڵە کڕین و فرۆشتن بازاری زۆر خۆشی باشە ئێستا سبێنەیەکێک ئاردێکی تەجاوز بکڕی احتیاجی ڕێی پێ دەدەن؟ پارەی ئەوروکە پارەی ئەدەن تێگەیشتی پارەی دەن ئەو تەجاوزی ڕاست خای دروست دەکەن وەک بەشێک لە هاوڵاتیان دانیشتووی قەزای سۆران باسییان لەوە کرد تەجاوزکردن لەو ناوچەیە بەردەوامە ئێمەیان هینایە سەر ئەو شوێنانەی کە تەجاوزی لێ دەکرێت ئەوەی دەیبینن ئێستا قەلابێک وە بلۆکی بار کردووە دەچێتە سەر زەویە کە هەمووی ئەو زەویانەی لێرە تەجاوزن مولکی حکوومەتن هەر کەسێک لە ڕێگای ئەو سیمانەی کە دیاریان کردووە چەند مەترێک هەندێکیان گەیشتۆتە 2 مەترێک بە سیمدا گیریان کردووە ئێستاوە قەلابەکە وەک دەبینن لە دەرەوەی سنووری قەزای سۆران وەک شارەوانی سۆران کە قەدەغەی کردووە چیمەنتۆ بلۆک و شیش لە ناو سۆران بچێتە شوێنەکانی تەجاوز بەڵام ئەو لۆرەی دەبینن لە دەرەوەی قەزای سۆران هاتووە بە لۆری بلۆگ ڕوو دەکات وەکو دەشبیندرێ هیچ ئیجرعاتێکی قانونی نابیندرێت ئەمانە ئەم تەجاوزاتانەی کە دەبینن کاک دلێر کاک جبرائیل کە ئەگەر تەمەشای کۆڵانەکان کە سیمایەکی ناشرێن ئاوێکی زۆر چوزانم پاشماوەیەکی زۆر زبل و خاشاکێکی زۆر یعنی تەجاوزکردن نە لە قازانجی هاوڵاتیە نە لە قازانجی شارەکەیە نە لە قازانجی حکوومەتە لە کۆتادا ینی بەهۆی ناڕێکی کۆڵانەکان یعنی هاوڵاتی خودی خۆی زەرەر دەکات خزمەت گوزاریەکان زەحمەت دەچێت لە باتی لە کۆڵانێکدا دەماڵی لێبێت بەهۆی تەجاوز و ناڕێکی کۆڵانەکە 20 ماڵ لێ کۆڵاندا دەبێت. لەم گەڕەکە کە بەپێی ماستەر پلان هەمووی تاپۆیە وەکو دەبینن ئەمە خانوەکانە تاپۆ کراون لێرە ئارد برێن لە دەفتەرێک تا 2 دەفتەر کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت ئەمە شەقامەکەیتی شەقامێکی 20 مەتریە کۆڵانەکان ستونی کارەباکان هەموو شتەکانیان بە نیزامە بەڵام ئەوەی سەرنجی ڕاکێشە وەکو بەشێک لە دانیشتوانی ئەو گەڕەکە باسی لێوە دەکەن لێرە ئەوان کە تاپۆ ناتوان لەو بەرەیدا ینی باخچەیەک دروست بکەن ناتوان باخچەیەک دروست بکەن بەڵام لە هەمان کاتدا لەو بەری گەڕەکەکە وەکو دەبیندرێت تەجاوزێکی زۆرە واتە لەو شوێنەی کە تاپۆ هەیە یاساکان توندن بەڵام لەو شوێنەی کە تەجاوزە تا ڕادەیەکی زۆر وەک دەبیندرێ چاوپۆشی لێ دەکرێت دای ئەو خانێت تاپۆیە؟ بەڵێ تاپۆیە ینی مولکی خۆتانە؟ وەڵامە چ خۆنا باشە لە پێش دەکەی خۆت دەتوانانی حەدیقەک دروستکەی؟ وڵاگە شارەوانە ڕێبداری وەڵا بوو ناتوان بەس ڕێ نادەن ڕێ نادەن
یعنی تۆ ئێستا خانۆکە تاپۆی ناتوانانی حەدیقە بکەیت خانووکەم تاپۆی بەڵێ ناتوانم. باشە دی ئەو بەرەی لە دروست دەکرێوانە تاپۆنە ئەو بەری ئەوەی ئەو سەریخانی لێ دروست بەخوای ئەڵێنان هەموو تۆزوبان بەس تۆزوبانە تۆزوبانە ما ئێرش دەڵێن تۆزوبا ئاشکەنە خوا دروست دەکەن خانی و وڵای زا بڵێم چم. بەڕێزکاوە ئێوە وەکو سەرۆکی شارەوانی سۆران ماوەیەکە دەست بەکارن با بزانین ڕێژەی تەجاوز لەو ئیدارەی کە ئێوە دەستەڵاتدارن چەندە لە سەدا چەندە وەکو داتایەکی دقیقمان نییە بەس بە مەزەندە تەوقع دەکەین 150 تەجاوزات بێت 150 باشە پەرلەمانی کوردستان بڕیارێکی دەرکرد بۆ تاپۆکردنی ئەو خانوانەی تەجاوز ئەمەش بۆچی بۆ ئەوەی هەم خەڵکی هەژار سوودی لێ ببینی هەمیش پرۆسەی تەجاوز بوەستێ ئێستا ئەمە پرۆسەکە بەردەوامە تاپۆکردن تەجاوز وەستاوە یاخودنا تەجاوز وەستاوە وەکو تەجاوز بەڵام ئەوە مشکلەیەکمان هەیە ئەو تەجاوزاتەی کە هەیە بەپێی یاسایەکەی شمولی ئەو شوێنانە دەکات کە تعارض نەکات لەگەڵ نەخشەی شارەوانی بۆیە پێویستە تعدیل بکرێت نەخشەکانمان ئەگەر تعدیل نەکرێت خەڵک ناتوانێت سوود وەکو پێویست سوود لە تاپۆکردنەکە وەرگێت جاوا ئاگداری سەروی خۆشمانە کردیەوە ئەگەر یارمەتیمان بدەن یارمەتینمان بدەن بۆ تعدیلکردنەوەی نەخشەی دەتوانی خەڵک دەتوانێت سوودی لێ وەرگێت بە پێچەوانەوە زیاتر لە سەتادەی خەڵک ناتوانێت سوود لەو تەملیکەی وەرگێت باشە ئەی بۆ تاپۆکردن یعنی ئێستا پرۆسەکە بەردەوامە پرۆسەکە بڵێ بەردەوامە حالیان دەمە داواکاریەکان وەردەگرین سەروی 1200 داواکاریمان بۆ هاتووە بەڵام تەنیا کێشەیمە نەگونجانیە لەگەڵ دیزاینێ نەخشەی بنەڕەتی شارەوانی باشە ئێمە بە دوواداچوونمان کرد کۆمەڵی کاسبکار گرلێنیان هەبوو گرفتیان هەبوو بە تایبەت ئەوانی قوم و چیمەنتۆ و تەرەکتۆر و دەڵێ شارەوانی بڕیارێکی دەرکردووە نزیکەی 400 کەسی لە ئێمە بێنان کردووە دەڵێ نابێ قوم بێنن چیمەنتۆ بێنن بە پێی ڕزامەند نەبێت دەڵێ لە کاتێکیشدا تەجاوز بەردەوامە قوم و چەکڵ و چیمەنتۆ لە دەرەوەی سۆراندێ بەواستە و واستەکاری ڕەنگ بێ ئەو حاڵەتەش هەبێ بەڵام ئەمە بەردەوام محاولە دەکەین ڕێگر بین لە هاتنەژوورەوەی مەواد بە شێوەی نایاسایی بەس تەبیعی ناتوانم ڕەدی ئەوەی بدەمەوە بڵێم داخل نابێ بەڵام بەردەوام لە جانەکانمانە حتا سیستمی ئلکترۆنیمان بەنیازین دابنین لە سەیتەرەکان کە بتوانین پێشی ئەو دیاردەیەش بکرین باشە بەڕێزکاوە بەڵام یعنی ئێمە بچینە چەند شوێنێک تەجاوز بەردەوام بوو خانوو دەکرا شوورە دەکرا بلۆگ ڕوو دەکرا ینی پرۆسەی تەجاوز هەر بەردەوامە لەو ناوچەیە خۆی تەجاوز وجودی هەیە لە جانی مەش ئیشی خۆیان دەکەن ئێستا من 163 حاڵەتی تێکدانم هەبووە لەو سەقف زەمەنی یەکەمە لەو یەک ساڵی کەواتە تەجاوز هەر هەیە لە جانی مەش ئیش دەکەن 163 حاڵەت لە ڕابردوودا تێکماندایە لەو یەک ساڵی بۆیە تەجاوزات من ناڵێم نییە هەیە بەس لە جانی مەش ئیشی خۆیان دەکەن و تێک دەدەن ڕۆژانە ئجراتیش وەردەگرن باشە پێتان وایە چۆن بە تەواتی بنەبڕی دەکەن ئەم دیار تەجاوزات پرۆسەیەکی زۆر قرسە یعنی لە بوونی بەشەرەوە تەجاوزات هەر هەبووە بەس تەبیعی تەجاوزات هەتا تەجاوزات هەیە تەجاوزات هەیە ڕەنگ کاریگەرێکی زۆر سلبی لەسەر شار بەجبێڵێ شار بخنکێنێ بۆیە ئێمە محاولە دەکەین بە قووەتیش لە بەرامبەر ئەو تەجاوزاتینە کە کاریگەری سلبی زۆری هەبێ لەسەر نەخشە و دیزایانی شارە ڕێگریان لێ بکەین و تێکیان قسەی گرنگ ئەوەیە کە تەجاوز بەردەوامە بۆچی حکوومەت زەوی بەسەر هاوڵاتیان و کەم دەرامەت دابەش ناکە ئەرێ بەڕاز ئەگەر زەوی دابەش بکرێت بە شێوەیەکی فەرمی ئەمە نابێتە هۆکاری چارەسەرکردنی ئەم گرفتە دەچینە لای قایمقامی قەزای سۆران دەچینە لای قایمقام بابزانین ڕاو بۆچوونی لەسەر ئەم پرسە چی دەبێت جەنابی قایمقام هەرچەندە ئێوە ماوەیەکە دەست بەکار بوونە ینی کێشەی زۆر لە ڕابردوو لەسەر پرۆسەی تەجاوز لە سەردەمی ئیدارەی ئێوە نەبووە بەڵام لەگەڵ ئەوەشدا هاوڵاتیان ئێستا پرسیاری ئەوە دەکەن دەڵێن کاکە حکوومەت بڕیاری زۆری داوە پەرلەمان بڕیاری تاپۆکردنی داوە بەڵام تەجاوز هەر بەردەوامە لەو ناوچەیە تەجاوز بۆ چێ بۆ هەموو خەڵکێک نییە هەندێک خەڵک دەتوانێت تەجاوز بکە هەندێک خەڵک
ناتوانانی بیکە وەڵامتە بەڵێ تا کەمەرم تەجاوز مشکلێکە بەس ئیسۆران نییە ئی هەموو هەرێمی کوردستانە شار گەورە دەبی شار ماڵێکە دەبتە دوو ماڵ بتە 4 ماڵ شار کە گەورە بوو ئەگەر ئیدارە پلانی گەورەبوونی شاری نەبێتن لە دابشکردنی زەوی لە دروستکردنی باڵەخانە و شوقا بۆ ئەو خەڵکانە شار بەبێ ماستەر پلان گەورە دەبێت کە بەبێ ماستەر پلانیش گەورە بوو کێشەکە لە چیە خەدەمات و خزمەتگوزاری دەقات دەکاتەوە لەسەر حکوومەت چونکە بەبێ نظامی گەورە دەبێتن ئەتو هێستامە گەڕکمان هەیە بە تەجاوز دروست کراوە ئێستا کەرەی خزمەتگوزاری بۆ دەبێت جادا ناتوانانی بۆی بکەین ئاوەڕۆ کێشت بۆ هەیە خەڵک هاتووتە پێش خەڵک چوودە باشەوە خەڵکێکەیە یعنی تعاملکردنی لەگەری زۆر زەحمت بووە بۆیە ئێمە ئەگەر پێشتریش و لە بیدایەتیش کار لەسەر ڕاگررتنی تەجاوز نەکرابە کار لەسەر چارەسەرکردن کرابە کە بۆجی تەجاوز هەیە ئەگەر کار لەسەرەوە بکرابە باشترەوە باشتر دەبوو باشە مەسلەی تەجاوز وەکو خۆت گوتر پێویستی بە لێکۆڕینەوەی پترە ئەمە لێرە کۆتایی نایە کە تاقۆ بکرێت بەڵام ئێمە بەدەر لەوەش کێشەی هەندێک کاسبکارمان خستۆتە ڕوو کاسبکارەکان دەڵێن کاکە لێ ناگەڕێت ئێمە چیمەنتۆ بفرۆشین قوم بفرۆشین کەسابەتی بکەین ڕێژەکەشمان نزیکەی 400 کەسە دەڵێ ئیلا دەبێت لە ڕێی شارەوانیەوە ئێمە بتوانین چیسەیەک چیمەنتۆ بفرۆشین کە تەجاوز دروست بوو بەدەیان کێشێت کە لێ دەکەوێتەوە یەک لەو کێشانە ئەوەیە زەناب دڵی خەڵکێکەیە ڕێ لێ ژیراوە تۆ هەموو ئالەتێکەکە بەلەست لەبەر دەستدا بەکاری دێنی بۆ ئەوی بتوانانی ڕێ لە تەجاوز بگریت بەس وەکو باسم کردێ کێشەکە لەوە نیە ڕێ لە تەجاوز بگریت کێشەکە دەبی ئەسلی کێشەکەی حەلکەی کە تەجاوز دروست دەبێتن خەڵک زیاد دەبێتن بیتن باشە پێت وایە چارەسەرەکان دەبێت چی بێگەل لە خاڵ پێک بێتن دابشکردنی زەوی چارەسەرەکان ئێستا ئەوەی ئەم قەناعەتم پێەیە دابشکردنی زەوینە ئەبێ دەست پێ بکرێتن بە پرۆژەی خانوبەرەی شوقای عەمودی چونکە ئەو دەشتەوە بە شێوەیەکی وە بڵاو دابشکردنی زەوی بەم شێوە نابێت شوقە دروست بکرێت شوقە دروست بکرێت بۆ خەڵکی کەم دەرامەت بە قیستێکی هەران بە پارەیەکی ڕەمزین هەر نەیدرێتێ ئەنی شوقەکە نەدرێتە ئەو شخصە لەسەر ملکی شارەوانی بێستا ئەو شوقانە ملکی شارەوانیە خێزانێک لە شوێنێک دەوێت تەجاوزی بکاتن تۆ ناتوانانی بچیت کە دەبێت شوێنی بەدابین کە شوێن چکە ئەوانی کە تەجاوزیشی کرایێت ئێستا تەجاوزی کرایە مادەم ماڵ و منداڵ لێناو دەژی حکومەت واجبە خەدەماتی بۆ بە خزمەتگوزاری بۆ بە چکە خەڵکی ناو دەژین بەڵام من دڵنیایی بە خەڵکی سۆران دەدەمەوە وەکو باسم کردێ بە تایبەتی تەجاوزی تیزاری بازرگانی ئەوەی سەکەنیە چارەسەری بۆ دەدۆزینەوە ئەوەی تیزاریش من لێرە بەڵێنات دەبێت بە هەموو تواناکەمەوە بەرەنگاریان دەبینەوە بە هەموو تواناکەمانەوە بەبێ ئەوەی جیاوازی لە بین یەک و لە بینی خەڵکی کرد یعنی علی و محەممەد و فلان لەکرمە بە یەک چاوسەریان دەکەن بە پێچەوانەوە ئەوەی کە لە بابەتی تیجارەکە چکە ئەوەیە ئەوکو دەڵێ ئیمکانەتی هەیە وەکو دەڵێن مەستەحەچیانی ناوە دەستی لە پشتە ئەو دەست لە پشتەیە ئەمە لەکنەمە بەڕاستی بە هەموو جۆرێکەوە مافوزە و ئێمە ڕێگای پێ نادێن و وعدیش دەدەم کە من ئەو ماوەی کە لێر بکانم بووە بە هەموو توانم بۆ بەرەنگاری ئەو دیاردێ دەمەوە دیاری تەجاوزی بازرگانی ئەوی سەکەنیش بە هەموو توانمەوە هەوڵ دەدەم چارەسەری بۆ دۆزمەوە. ئەوەی لە سۆران دەبیندرێ سەبارەت بە تەجاوز بوونی تەجاوز پرۆسەی تەجاوز لەم ناوچەیە ئەوەمان نیشان دەدات کە بڕیاری پەرلەمانی کوردستان بە تاپۆکردنی خانووەکانی تەجاوز و بڕیاری لێدانی شۆفەر لەو خانوانەی کە بە تەجاوز تاوەکو ئێستاش دروست دەکرێت بڕیارێک بووە نەبۆتە هۆکاری بنەبڕکردنی ئەم دیاردەیە وەکو باسی لێوە دەکرێت لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان لەم لاو لەولە بە هەر شێوەیەک بێت بە واستە بێت بە پارە بێت بە بەرتیل بێت چوزانم بە چاوپۆشی بێت تەجاوز بەردەوامە ئەوەی کە ئیدارەی قەزای سۆران باسی لێوە دەکات چارەسەر بە بۆچوونی ئەوان دابشکردنی زەویە بەسەر کەم دەرامەت و هەژاران هەروەها دروستکردنی شوقە و یەکەی نیشتە جێبوونە بۆ هاوڵاتیان کە بە شێوەیەکی وا بدرێت بە هاوڵاتیان ئیتر خەڵکێک پەنا نەباتە بەر تەجاوز و دروستکردنی خان و بە تەجاوز لەگەڵ ئەوەشدا ئیدارە دەڵێ ئێمە توندین لەگەڵ ئەو کەسانی کە بیانەوێت تەجاوز دروست بکەن و لێپرسینەوەیان بە توندی لەگەڵدا دەکرێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە
بەخواتان دەست پێ